سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵین لەگەڵ ئەمیر جارێکی تر بەم بەرنامەیە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڵێ لە لامنی شەو سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بدەن. ئەمیر بەر لەوەی بچینە سوراغی پەیام و نامە و گزارشی بینەرانمان ئەلبەت ئەگەر فریە بکەوین چون حوتوی ڕابردوو گەلێک ڕووداوی گرنگ ڕوویانداوە و هەر لەم بابەتێشەوە گەلێک پەیام و پرسیارمان بەدەست گەیشتووە کە تێدەکۆشین لە چاوخشاندنێک بەسەر ڕووداوەکان لە هەمان کاتا وەڵامیان بدەینەوە. فەرمووە. بەڵێ گوڵناس منیش پێم باشە ئەم ڕووداوانە هەرکامیان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ تەئسیر و کاریگەریان لەسەر ژیان و گوزەرانی خەڵکەیە و ئێستاش جێگەی قسە و باس و لێکدانەوەن. هەروەها زۆرێک لە هەواڵنێریەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش سەرقاڵی ئەم ڕووداوەن و بە چڕی لە ڕوانگەی جیاجیاوە هەڵسەنگانیان بۆ دەکەن. بەڵێ سەرەتای حوتوی ڕابردوو بە هێرشی لە ناکاوی گروپی حەماس بۆ سەر ئیسرائیل دەستی پێکرد و شەڕێک هاتە ئاراوە کە هەروەها بە توندی درێژە هەیە. تا ئێستا ژمارێکی زۆر لە هەردوو لابوونەتە قوربانی و هەر لەبەرەوە ژمارەی قوربانیان زۆرتر دەبێت. دیتنی دیمەنانێکی ئەم شەڕە بەڕاستی گەلێک دڵتەزێنە، بەڵام هەر لە ساتەکانی دەستپێکردنی پەلاماری حەماس بۆ ئیسرائیل دوو پرسیاری زۆر سەرنجڕاکێش بوون. یەکەم ئایا حەماس ئەو تواناییە نظامی هەبووە کە بتوانێت ئاوا هێرشێکی پان و بەرین دەست پێ بکات و ئایا نەیدەزانی لەگەڵ کاردانەوەی ئەرتشی زۆر تەیار و زۆر پێشکەوتوی ئیسرائیل ڕوبەڕوو دەبێتەوە کە توانایی بربەرەکانێکردنی نییە؟ پرسیاری تر ئەوە بوو کە چۆن حەماس توانی ئاوا دەستگا ئەمنیەتیەکانی ئیسرائیل غافڵگیر بکات و لەو شوێنانە هێرش بکات کە ساڵانێکە لەلایەن ئەرتش و دەستگا ئەمنیەتیەکانی ئیسرائیلەوە زۆر تند و قایم گیراوە و بە جۆرێک دەڵێن چۆلەکەش ناتوانێت لی بفرێ. ئەمانەوە گەلێک پرسیاری تر جارێ زۆر ڕوون نین و ناکرێت لە ڕووی حەدس و گومانەوە قسەی لێسەر بکرێت. ئەمیر فەرموو. بەڵێ ئەمانە ڕاستە و زۆر لایەنی ئەم شەڕە ڕوون نین، بەڵام ئەوە دەزانین کە کێشەی فلەستین و ئیسرائیل تازە نییە، مێژوویەکی 70 ساڵی هەیە. خەڵکی فلستین داوایەکی ڕەوایان هەیە کە وەک نەتەوەیەک لەسەر وڵاتی خۆیان بتوانن چارەنووسی سیاسی خۆیان دیاری بکەن و دەوڵەت میلەتی خۆیان هەبێ. بەڵام تا ئێستا وەڵام چی بووە؟ جگە لە داگیرکاری و سەرکوت لەلایەن دەوڵەتە ڕەگەزپەرستەکانی یەک لە دوای یەکەکانی ئیسرائیل، داگیرکردن، دەستگیرکردنی بە کۆمەڵ، تەرۆرکردنی لاوانی فلستینی، ڕێگریکردن لە مافی کارکردن، کۆنتترۆلکردنی سەفەر و هاتوچۆکردنیان و داگیرکردنی ماڵ و حاڵیان لە زمرەی سیاسەتی بەردەوام و هەمیشەی دەوڵەتی ئیسرائیل بووە. بەم جۆرە زۆر بە ئاشکرا و بەڕوونی مافی خەڵکی فلستین پێشێلکراوە. لەلایەکی ترەوە ئاشکرایەکە بۆ بەلاڕێدابرنی شۆڕشی خەڵکی فلستین ڕەوت و ڕێکخراوە ئیسلامیەکان سەریان هەڵدا کە دواتر باسی دەکەین. لە هەڵدا ڕەوتی ئیسلامی لە بزوتنەوەی خەڵکی فلستین واتە حەماس و جیهادیەکان دیوێکی تری بناژۆخوازی یەهودیەکان و ڕاستەوخۆ کۆمەک دەکەن بە بەهێزتربوونی یەهودیە پەناوژۆخوازەکان لە ئیسرائیل. یاریکردنی ئەم ڕەوتانە بە دوای ڕەوای خەڵکی فلستین و لە پێناو ئامانجی ئیدۆلۆژیکەکانی خۆیان بە هاو ئاراستەبوونیان لەگەڵ سیاسەتە ناوچەیەکان وڵاتانی پشتیوان دەتوانێت بیانووی پێویست بداتە دەست ئیسرائیل بۆ ئەوەی بە ئاراستەی سڕینەوەی پرسی فلستین و چاوپۆشیکردن لە مافی ژیانی نەتەوەیەک و داگیرکردنی تەواوی خاکەکەیان لە بەرشاوی بیانیەکانی جیهان هەنگاو بنێت. بەڵێ با لێرە باسی ئەو بکەین کە ڕێکخراوێکی وەک حەماس بە هاوکاری ئاشکرای ئیسرائیل بە مەبەستی لاوازکردنی ڕێکخراوی ئازادی بەخشی فلستین پێکێنرا و پەروەردەکراوە. هەروەک چۆن گروپەکانی مجاهیدین و تاڵبانی ئەفغانستان لەلایەن ئەمریکا و پێک هاتن و بەهێز و تیارکران. ئاشکرایەکە لاوازبوونی ڕەوت و لایەنە چەپ و پێشکەوتن خوازەکان لەنێو فلستین و زاڵبوونی گروپە بناژۆخوازە ئیسلامیەکان بۆتە هۆی لاوازبوونی خەبات و تێکۆشانی مەدەنی خەڵکی فلستین و کەم بوونەوەی پشتیوانی هێز و لایەنە پێشکەوتن خوازەکانی ئیسرائیل لە خەباتی کۆمەڵانی خەڵکی فلستین. بەڵام ئەوەی کە حەماس ئەم قۆناغە ململانەیە دەست پێکردووە و کۆماری ئیسلامی دووڕوویانە گۆیا دیفاعی لێ دەکات ڕەبتی بە بەرخۆدانی گەلی فلستین لە دژی حکوومەتی چاوانکار و ئاینی و ڕەگەزپەرستی ئیسرائیل نییە. لە ڕاستیدا گەلی فلستین و ئیسرائیل هیچ دوژمنایەتێکی قوڵیان لەگەڵ یەکتردا نییە. دوژمنایەتی نێوان ئەم کەسانە لەلایەن ڕاستڕەوە کۆنەپەرستان و تەنڕەوەکانی هەردوو لە سوتەمەنی پێدەدرێت. دوا بە دوای هێرشە سەرتاسەریەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل ئێستا خەڵکی ستەملێکرا و بێبەشی کەرتی غەزە لەژێر بۆمبارانی توندی هێزە نظامیەکانی ئیسرائیلن کە بێباکانە ماڵیان وێران دەکەن. لەم دۆخە سەختەدا گەلی فلستینی دانیشتووی غەزە لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە پشتیوانی و هاوپشتی گەلانی ئازادی خواز و مرۆڤ دۆز لە سەرانسەری جیهان هەیە.
ئەم هاوپشتیە دەتوانێت ببێتە هێزێکی مادی کاریگەر بۆ ڕاگررتنی تاوانەکانی سوپای ئیسرائیل و کردەوە تۆنڕەویەکانی گروپی حەماس. بەڵێ پێم باشە لە چەند ڕوانگەوە لەم بارەوە کە زۆر جاریش و پرسیار دێنە گۆڕێ قسان لەسەر بکەین. دەوترێت ئەم شەڕە کێشەی حەماس و ئیسرائیلە. بەپێی ئەم ڕوانگە هەموو کێشەی نێوان ئیسرائیل و فلستینیەکان بە کێشەی نێوان ڕێکخراوێکی ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل بچووک دەکرێتەوە. لە لای هەڵگرانی ئەم ڕوانگەیە شتێک بە ناوی زەوتکردنی مافی ژیانێکی ئاسوودە، ئەمن و ئاسایش، برسێتی لە بەرچاوی خۆشەویستترین کەست بە بۆم لە توپەتکردن، بێحورمەتی پێکردن و زەوتکردنی مافی دیاریکردنی چارەنووس هەمووی پوشە و بوونی نییە. کێشەکە زۆر لە کێشەی حەماس و دەوڵەتی ئیسرائیل قوڵترە. کێشە نەتەوەیەکە کە پتر لە 70 ساڵ مافی سەرەتایی لە زەوت کراوە. کێشەی بندەستی ملیۆنها خەڵکە. دەوڵەتی ئیسرائیل و حەماس هەردوو لا بەکردەوە، بەڵام لە دوو ڕەوتی جیا ناهێڵن هەلومەرجی ژیانی خەڵکی فلستین باش بێت. چونکە بە باشبوونی هەلومەرجی ژیانی خەڵکی فلستین حەماس پێگەی کۆمەڵایەتی لە دەستدات و هیچ دەوڵەتێکی ئیسرائیلیش ئیتر ناتوانێت بە ترساندنی خەڵکی ئیسرائیل لە تێرۆریزمی حەماس بەدەسەڵات بکات. دەوترێت پرسی کورد لە بەرابەر پرسی فلستینە و لە پەیامێکدا باس لەوە کرابوو کە لە سەردەمی دەسەڵاتی حکوومەتی باس لە عێراق 500 فلستینی لە هێرش بۆ سەر کوردستان و خوڵقاندنی کارەساتی ئەنفال بەشداریان کردبوو. هەر بۆیە ئەم بەڕێزە بەو نەتیجە دەکات کە خەڵکی کوردستان نابێت دژی هێرشی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر فلستینیەکان هەڵوێز بگرن، بە فەرزی ئەوەی کە ئەم وتەیە ڕاست بێ کە 500 فلستینی لە سوپای بەعسدا بوون و بەشداریان کردووە لە هێرش بۆ سەر کوردستان و خوڵقاندنی کارەساتی ئەنفال. ئەوە چه پەیوەندیەکی بە زەوتکردنی مافی دیاریکردنی چارەنووس لە زیاتر لە 15 ملیۆن فلستینی هەیە. دووهەم، مەگەر کەم بوونە و کوردانەی کە هەر ئەو کات هاوکاری سوپای حکوومەتی بەعسیان دەکرد و چالاکانە لە ئەنفال و هەزاران جینایەتی تری حکوومەتی بەعس لە دژی خەڵکی کوردستان بەشداریان دەکرد. تەنانەت هەندێک لەم کەسانە کە سەردەمی خۆی جاش و مستەشار بوون ئێستا بە ئاسوودەیی و بە مەعاشەوە لە کوردستان دەژین. هەر ئێستاش بە هەزاران کورد خۆیان ناوەتە خزمەتی ڕژیمەکانی تا سەر ئێسقان دژ بە پرسی کورد و وەکو ئێران و تورکیە و بە شانازیەوە دژی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان چالاکن. ئایا هاوکاری کۆمەڵی کورد لەگەڵ حکوومەتە سەرکوتگەرەکانی خەڵکی کوردستان دەبێتە هۆی ئەوەی کە مافی دیاریکردن لە خەڵکی کوردستان زەوت کرێت و بوترێت حەقیانەکە بچەوسێنەوە؟ دوای ناوبڕێک ئەمیر دەگەڕینەوە لای بینەران. بەڵێ. هاوڕێک کە خۆی بە زمناکۆ ناساندووە لە نامەیەکدا ئەم شەڕەی نێوان حەماس و ئیسرائیل مەحکوم دەکات و لای وایە کە هیچ لایەنێک بۆ پشتیوانی نابن جگە لە خەڵکی فلستین و هەروەها خەڵکی ئیسرائیل کە بوونەتە قوربانی شەڕی دووبەرەی بناژۆخواز لە فلستین و ئیسرائیل. زمناکۆ پێی وایە تا کێشەی فلستین لە ڕێگایەکی دموکراتیکەوە چارەسەر نەکرێ، ینی مافی بێ ئەملا ئەولای خەڵکی فلستین بۆ چارەی خۆنووسین نەسلمێ، ئەم کێشانە و ئەم گیر و گرفتانە چارەسەر نابێ. پێی وایە اتفاقاً بناژۆخوازان لە هەردوو لا ناچنە ناو پرۆسەیەکی دیموکراتیک بۆ چارەسەرکردنی کێشەکە، چون لە خازانجی مانەوەیاندانە. بەڵێ ئەمیر کاک زمناکۆ لە درێژەی نامەکەیدا دەڵێ لای من لە نێوان کێشەکان دوو کێشەی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە ئەگەر چارەسەر نەکرێ ئەم ناوچەیە ڕووی ئارامی بەخۆیەوە نابینێ. باسی کێشەی خەڵکی فلستینم کرد، بە بڕوای من کێشەیەکی تر
کێشەی خەڵکی کووردە. ئەم خەڵکە پتر لە 100 ساڵ بە شێوازی جۆراوجۆر خەبات دەکەن لە پێناو سەلماندنی مافی چارەی خۆنووسین، بەڵام لە ماوەی ئەم ساڵانەدا دابەش کراون، داگیر کراون، سەرکوت کراون و ئەم مافە ڕەوایان لە زەوت کراوە. ئێستاش ئەم خەباتە بەردەوامە لە ئێران، لە تورکیا، لە سووریە و لە عێراق کە خەڵکی کوردیان بەسەردا دابەشکردوون لە ساڵانی ڕابردوو بەهۆی هەندێک ئاڵوگۆڕی سیاسی لە ساحەی سیاسی ناوچەکە جۆرێک لە دەسەڵات بۆ کوردستانی عێراق سەلمێنرا و دوای بەهاری عەرەبی و ئاڵوگۆڕەکانی ناو سووریە مەجال بۆ کوردستانی سووریا ڕەخسا کە بتوانێت جۆرێک لە دەسەڵات سەقابگیر بکات. بەڵام لەو کاتەوە ئەم دوو بەشە لە ژێر گوشاری دەوڵەتانی ئێران و تورکیا و ئێستاش سووریە و عێراقدا بوون و هەنچا ئەو تۆزە دەسەڵاتیچیان نەمێنێ. هەمووی ئەم دەوڵەتانە لە گەمەیەکی ئەقلیمیدا خەریکن بە بەرژەوەندی جیاواز پلان دەڕێژن کە ئەم دۆخە کە کاتی خۆی کە بەسەریاندا سەپا بیگەڕنەوە بۆ دۆخی جاران و هیچ ئاسەوارێک لە هەبوونی جۆرێک لە دەسەڵاتی کوردی لە ناوچەکە نەمێنێ. ئەوە دەبینن ئێران بە بیانووی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران و تورکیش بە بیانووی پەکاکە و هێزەکانی کوردستانی سووریا هەڕەشە دەکەن و پەلاماردێنن. دەمەوێت ئەوە بڵێم کە جگە لە کێشەکانی تر ئەم دوو کێشەیە واتە کێشەی فلستین و کورد دەبێت لە ڕێگای دموکراتیکەوە چارەسەر بکرێ، بەڵام ئەم چارەسەریە لە قازانج و بەرژەوەندی دەسەڵاتدارانی ئێران و تورکیە و هەروەها سووریە و عێراقدا نییەن، بۆیە ئێمە ڕووی ئاسوودەی لەو ناوچەیە نابینین. بەسپاس لە کاک سمناکۆ بۆ نامەکەی. گوڵناسە لەسەر ئەم بابەتە ینی شەڕی حەماس و ئیسرائیل نامەیەکمان بواتووە کە کاک حسام بۆی نردوونی ڕوانگەی خۆی باس کردووە و داوای لەکردوین بخوێنینەوە ئەگەر چی لەگەڵی هاوڕاش نەبین. کاک حسام نووسێتی بۆچی ئەم شەڕە لەم کاتەدا ڕوویدا، هەرچەند لەوانەیە وەڵامەکەی ئاسان نەبێ، بەڵام چاو لێ بکەن هاوکات لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەر لەو ماوەدا چەند شەڕ لە ئارادایە. بنلام وایە ئەگەر هەمووی ئەمانە سەرەڕای جیاوازیەکانیان بخەینە پاڵیەک لەوانەیە یەک شتمان بۆ ڕوون بێتەوە. جارێ بە باسی حەماس بین. گومان لەوە دانیە کە پەلامار بۆ سەر ئیسرائیل لەو قەبارەدا ناتوانێت تەنیا کاری حەماس بووبێ بێ یارمەتی و پشتیوانی دەوڵەتانی تر کە بە بڕوای من کۆماری ئیسلامی لە سەروی هەمویانە. جگە لەوە حەماس دەزانێت کە براوەی ئەم شەڕە بە براورد لەگەڵ هێزی نظامی ئیسرائیل نییە. ئەی بۆچی دەستی دایە ئەم کارە؟ لەوانەیە جگە لە هاندان و پشتیوانی یارمەتی دەرەکی بۆ حەماس ئەوەی تێدا بێت کە ئەگەر تەنانەت شکستیش بخوات دەتوانێت بێ بە هێزی سەرەکی خەڵکی فلستین لە بربەرەکانێکردن لەگەڵ ئەلفەتە. بەڵای ئەمیر کاک حسام لە درێژەی نامەکەیدا دەنووسێ من لام وایە دەوڵەتی ئیسرائیل ئەم شەڕەی پێناخۆش نەبووە، کەس نازانێ شاید بۆ خۆی لە پێشتر ئەگەر چی ئاگاداری ئەم پەلامارە بووێ بەڵام گوێی لێ خەواند بێ، هەر بۆیە بە پەلە حاڵەتی شەڕی لە سەراسەری ئیسرائیل ڕاگەیان. دەزانین ماوەیەکە کە ئیسرائیل دەرگیری قەیرانی ناوخۆیی و ناڕزایەتی بەرامبەر بە دەوڵەت لە پەرسەندندایە و ئەگەری ڕووخان هەیە. ئەم شەڕەوەک و دیاردەیە کاتە ئاراوە تا سەرپۆشێک بەسەر قەیرانە ناوخۆیەکان ئەبنێ کەوا بوو چەند مەبەست دەپێکێ. یەکەم سەرپۆشدانان بەسەر قەیرانی ناوخۆیی، دوهم بە مەزموونماییکردن پەلامار بۆ سەر فلستین و بەراوێز خستن و سێهەم لەوانەیە نەخشەی هەبێ کە شەڕێکی بەرفراوانتر بکات و ئێرانی تێوەبڵێنێ. گوڵناز با من درێژەی پێ بدەم هەرچەند گوێمان لێبوو لە ڕۆژانی ڕابردوودا خامنەی ڕایگەاندۆ کە تەداخلیان نەکردووە، دیارە هەمووی ئەمانە ئەگەرن و دەبێت چاوەڕێ بین بزانین لە ڕۆژانی داهاتوودا چی ڕوادات. هەرچی بێ من نە حەماس و گروپە ئیسلامیەکان و نەدەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل هیچ کامیان بە قابلی پشتیوانیکردن نازانم، بەڵام بەڕاستی ئێستا نیگەران و بە پەرۆشی خەڵکی فلستین و ئیسرائیلم کە لە نێوان دوو بەرەی دژ بە مرۆڤایەتیدا گیریان خواردووە. پشتیوانیکردن لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی فلستین بۆ ڕزگاربوون لە دەست داگیرکاریەکی دایان ساڵە، بردمانی بێبەزەیانە و وێرانکەری دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە کە زیانێکی گیانی زۆری خەڵکی سەڤیل و دانیشتوانی ئاسایی غەزە و لەوانە منداڵانی دەکەوتێتەوە تا دێت زیاتر پەرەدەستێنێت دەبێت دەست بەجێت ڕابگیرێت. زۆر سپاس بۆ کاک حسام بۆ نامەی کە نردوێتی. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە.
گوڵناز دیارە شیکاری ئەم شەڕە لە ڕوانگەی جیاوازەوە بەردەوامەوە ئێمە تێدەکۆشین تا ئەو جێگەیە مەجال هەبێ هێندێک لەم بۆ چوونانە بخینە ڕوو بێ ئەوەی هەمویان بسەلمێنی بەم جۆرە پێمان وایە ئیمکان زۆرتر بۆ بینەر فراهەم دەبێت بۆ ئەوەی بە لە بەرچاوگرتنی لایەنە جۆر بە جۆرەکانی هەر ڕووداوێک لە ڕاستیەکان نزیکتر بێتەوە هەر لەم پەیوەندیەدا نووسراوەیەک لە هەفتەنامەی ئۆپسی فەڕانسیمان دیاری کردووە کە نووسیوێتی دۆخی نالەباری کۆمەڵایەتی و ئابووری ئێران وا دەخوازێت کە کۆماری ئیسلامی بە دوای بەرژەوەندیەکانی خۆیدا بگەڕێت لە ژەهراویکردن و قەیرانیکردنی پەیوەندیەکانی نێوان عەرەب و ئیسرائیلدا حەماس لە هێرشە نوێیەکەیدا بۆ سەر ئیسرائیل لە پاڵپشتی لۆجستیکی و تەکنیکی ئێران سوودمەند بووە بەم هێرشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێدەنێتە ناو شەڕێکی ترسناکەوە دوا بە دوای هێرشە لە ناکاوەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل ئەم هەفتەنامەیە شیکاریەکی بۆ دەرەنجامەکانی ئەم شەڕە کردووەوە دەڵێت هاوکات لەگەڵ یادی 50 ساڵەی جەنگی کیپور واتە کە لە ئۆکتۆبری 1970 بوو هێرشە لە ناکاوەکەی حەماس نەک هەر کۆتایی بە ئەفسانەی ئیسرائیلێکی تێک نەشکا و نەدۆڕاوهێنا بەم زوانەش لە یادەوەریەکانیاندا ناسردرێتەوە ئیسرائیل هەرگیز ئەوەندە تێکشکا و دەرنەکەوتووە بە جۆرێک کە هێرشەکەی 7 ئۆکتۆبر زەلیلبوونی عەرەبی لە شەڕی کیپور لە یادەوەریەکانیدا سریوەتەوە بە گوێرەی ئۆپس ئەوەی لە ئەنجامی ئەم هێرشەدا زۆرتر دەبینرێت هەڵا پێشبینی نەکراوە خیاڵ نەکراوەکانی موساد بێت دەستگای هەواڵگەری ناوخۆی ئیسرائیل کە بە یەکێک لە باشترین دەستگا هەواڵگەریەکان لە جیهاندا ناسراوە ئۆپس دەڵێت هێرشەکەی 7 ئۆکتۆبر لێکەوتووی گرنگی دەبێت لە ئەنجامی ئەم هێرشەدا بنیامین ناتانیاهۆ بەهۆی هەڵەی دەستگای هەواڵگەری و سوپای ئیسرائیلەوە لاواز دەبێت لە گۆڕەپانی ناوخۆدا دووریش نییە لە ئەنجامی فشارەکانی ڕەوتی ڕاسترە و تۆندڕەوی حکوومەتی هاوپەیمانی ئیسرائیلەوە بنیامین نەتانیاهۆ ناچار بێ کاردانەوەی گونجا و توندی هاوشێوەی هێرشی تۆنڕەوانەی فلستین نیشان بدات دەرەنجامێکی دیکەی هێرشی 7 ئۆکتۆبر بە پێی راپۆرتی ئۆپس بەهێزبوونی پێگەی حەماسە لە بەرامبەر دەسەڵاتی فلستین بزوتنەوەی حەماس لە هەوڵی ئەوەدایە کە ڕێکخراوی فەتحکا لە سەرمەرگدایە بۆ هەتایە لە گۆڕەپانەکەی دوور بخاتەوە وەکو تاکە نوێنەری فلستینیەکان جێگە بگرێتەوە شەڕی بەردەوامی نێوان حەماس و ئیسرائیل وێڕای ئاشکراکردنی ڕۆڵی حکوومەتی ئێران پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل دەوەستێنێت هەروەکو حیزبوڵای لوبنان دانی پێدانەوە یەکێک لە ئامانجەکانی هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبر گەیشتن بەو ئامانجانە بوو بەڵێ دوای وەڵامی توندوتیژی سەربازی ئیسرائیل ئەگەرێکی دوورە ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئیسرائیل واژۆ بکات حکوومەتی ئێرانیش کە سەرقاڵی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیەتی لەگەڵ سعودیا زۆر بە نەرێنی سەیری سیاسەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان سعودیا و ئیسرائیل دەڕوانێت بە پێی راپۆرتی ئۆپس بە لە بەرچاوگرتنی دۆخی زۆر نالەباری کۆمەڵایەتی و ئابووری ئێران بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی لە ژەهراویکردن و قەیراناویکردنی پەیوەندیەکانی نێوان عەرەب و ئیسرائیلدایە هەروەها بە گوێرەی ئۆپس لە هێرشە نوێیەکەیدا بۆ سەر ئیسرائیل حەماس لە پاڵپشتی و لۆجستیکی و تەکنیکی ئێران سوودمەند بووە کە لە ڕێگەی حیزبوڵای لوبنانەوە بۆ ئەم ڕێکخراوە ئیسلامیی فلەستین گواسترایەوە ئۆپس لە کۆتاییدا دەڵێت هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل سەر لە نوێ هاوکێشەی هێز و هاوپەیمانیەکانی ناوچەکە دەگۆڕێت و جارێکی تریش ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاپێچی شەڕێکی ئاشکرا و ترسناک دەکات. ئەمیر هاوکار لەگەڵ شەڕی نێوان حەماس و ئیسرائیل هەر لەم ڕۆژانەدا شەڕێکی قورس لە ڕۆژاوای کوردستان لە ئارادایە و دەوڵەتی تورکیا بە هێزی زۆرەوە پەلاماری ئەم بەشە لە سووریەداوە هێرشی ئاسمانی وەحشیانەی ئەرتشی تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک بە چڕی بەردەوامە قوتابخانە و نەخۆشخانەکان ویستگەی کارەبا ناوەندەکانی دابیرکردنی ئاو بنزینخانە و ناوەندە خزمەتگوزاریەکانی تر کەوتونەتە بەر پەلاماری ئەرتشی تورکیا لەم شەڕە نابەرابەردا جگە لە ئەرتشی تورکیا کە خاوەنی پێشکەوتوترین چەکی کۆمەڵکوژی و مۆدێرنەتترین فڕۆکە جەنگیە هەزاران کەس لە بەکرگیراوانی گروپەکانی سووریای سەر بە دەوڵەتی تورکیا و دەوڵەتی بەشار ئەسەدیش بەکارهێنراون ژمارەی قوربانیانی خەڵکی بێدفاع بەردەوام ڕوو لە زیادبوونە منداڵان و بە ساڵاچوان زۆرترین قوربانیانی هێرشی ئاسمانی و تۆپخانەی ئەرتشی تورکیا پێکدەهێنن ئەوەی کە ئەرتشی تورکیا لە ڕۆژاوادەیەکە نمونەی ئاشکرای
چاوانێکی جەنگی بە تەواومانایە. ئەو ئامانجەی کات ئەرتشی جنایەتکاری تورکیا دەستنیشانی کردووە دەری دەخان کە ئامانجی دەوڵەتی تورکیا لە ناوبردننی سەرچاوە و ژێرخانە ئابوووریەکان لە ناوبردنی دامەزراوە مەدەنیەکان و ناچارکردنی خەڵکە بە جێهێشتنی ناوچەکە و سەرنجام شکست پێهێنانی دەسەڵاتدارەتی خۆ بەڕێوەبەری ڕۆژئاوا. بەڵێ بزوتنەوەی ڕۆژاوە ئەگەرچی بەشێک لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆی لەدەستاوە بەڵام گەلێک دەستکەوتی بەدەستێناوە کە بە ئاسانی وەرناگیرێتەوە. لە ئەزمموی خۆ بەڕێوەبردننی کوردستانی سووریەدا بە هەوڵ و تێکۆشانی ژنان و پیاوانی ئازادی خواست کۆمەڵێک یاسا لە بواری بەرابەری نێوان ژن و پیا و بەشداری ڕاستەوخۆیان لە بەڕێوەبردننی کۆمەلگا بەرابەری یاسایی کەسانی سەر بە ئاین و نەتەوە جیاوازەکان و هەروەها دەستەبەرکردنی ئازادیە سیاسیەکان جێگیر کراوە کە هێشتاش دەتوانێت بۆ بزوتنەوە ناڕزایەتیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیلهام بەخش بێت. ئەم بزوتنەوەیە بەهۆی دەستکەوتەکانیەوە نەک هەر سەرنجی خەڵکی سووریا بەڵکو سەرنجی خەڵکی سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشی بەرەو لای خۆی ڕاکێشاوە. ئەم بزوتنەوەیە نەک تەنیا بە سەرکەوتنە شکۆدارەکانی لە دژی داعش و بەرخۆدانی قارەمانانەی لە بەرامبەر فاشیزمی ئەردۆغاندا بەڵکو پێویستە بەو بەها مرۆڤایانش کە لە پێناویدا بەرگری دەکات بناسرێتەوە. ئەزمموی بەڕێوەبەرایەتی و ئیدارەی دیموکراتیک لەم ناوچەی سووریا بە هیمەتی ئەو ژن و پیاوانەی بڕیاریاندا بوو کە چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان بێت بۆ دەوڵەتی تورکیا تەحمل ناکرێت. ئەوان بە فیداکاری و قارەمانێتیەکی کەموێنە هێزێکی وەک داعشیان تێکشکاند بوو و ناوچە ئازادکراوەکانیان کردبووە شوێنێکی تاڕادەیەک ئەمن و ئارام بۆ خەڵک لە چاوباقی ناوچەوێران و نیمچەوێرانەکانی سووریا. ئەم ئەزمونە و ناونابانگە جیهانیەکەی لەم ڕۆوە کە ژنان و پیاوانی کوردستانی سووریا ڕۆڵی سەرەکیان تێدا دەبینی بەردەوام وەک دڕکێک بوو لە چاوی ئەردوغاندا. ئێستا لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی تورکیا ڕاستەوخۆ هێرشی کردوە سەر ئازادی و مافی ئەو خەڵکە بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆیان لە دۆخێکدا کە دەوڵەتی ئامریکا بە مەبەستی دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆی پشتگیری لە دەوڵەتی تورکیا بەلایەوە گرنگترە لە پشتیوانیکردنی خەڵکی ڕۆژاوا لە هەلومەرجێکدا کە سەرجەم دەوڵەتەکانی ناوچەکە و لەوانە کۆماری ئیسلامی و ڕژیمی بەشار ئەسەدیش با لێدوانی ڕیاکارانە بەکردەوە لایەنی ئەردۆغان دەگرن لە ئاوا دۆخێکدا تەنیا پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتە لە کۆمەڵانی خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. ئێستا ئیتر کاتی ئەوەیە کە ئەم پشتگیریە و پشتیوانیە لە هێزەوە ببێت باکردە. پشتیوانی هەمەلایەنە لەو خەڵکە ئازادی خواز و مافخوازەیە کە بەم شێوەیە کەوتونەتە بەرهێرشی هێزە فاشیستەکانی تورکیا و بەکرێگیراوەکانیان پێویستیەکی هەنووکەیە و بەپەلەیە لە هەموو ئاستێکدا. Largely by the Kurdish people of northern Syria. Very clear on this. Syrian city of Kobani. With media, a Kurdish female fighter, also unit's commander. The women sing and dance to the beats of the YPJ anthem. Front lines alongside Kurdish fighters. Beats of the YPJ anthem. Most are barely into their 20s. All know that every night ISIS could break through. But the Kurdish women warriors are fighting like fury. ISIS is not a
سێدارەکەن نایانەوێ هەتاو هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەوت لایە لایەی بۆ دەخوێنی تانیشتمان لە باوشتا هەتا کازی وە دەبنوێ پەنجەکانت دەڕووبارن لە خاکی جا سرو دڵێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ کە گولەی دوژمنی دێرین بەرزی باڵات زامدارەکە ئەڵێی دەریایی تو ماسی سوور لە باوشتا ئۆخرە دەگرێ تاڵ بە تاڵی قژی خاوت کە زەنگی خۆری شەوگارن تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ تۆ شۆڕەبیت مەل دەزانێ شۆڕەبی بە پێوە دەمرێ خەونەکانت باڵا دەکەن ڕێگەی لە فاوی مەرگەگرن تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ تا تۆ بووی تو پەپولە بێ ڕۆحی ئازادی نامرێ هاوڕێکی بەرنامەکەمان کاکتەها کوردستانی نامێکی بۆ نردوونی نووسیەتی هاوڕیان دەستان خۆش بێت تا ڕادەیەکی زۆر وەڵامی پرسیارەکانم لەسەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی وەرگرت منیش پێم خۆشە هەر لە پراوێزی قسەکانیەوەدا چەند بابەت خەمەڕوو ئەگەر مەجارتان هەبوو بڵای بکەنەوە لە درێژەی نامەکەدا کاکتەها نووسیوێتی لە عێراق دۆخەکە نائارامە دەبینم ئەم دەوڵەتە کە گوێی لە مستی کۆماری ئیسلامیە بە هاودەنگی لەگەڵ کۆماری ئیسلامی خەریکی پلانداڕشتنە بۆ کۆکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان بەڵام لە هەمووی ئەمانە مهمتر کۆماری ئیسلامیە کە جێپێی لە هەمووی ئەم ئاڵۆزیانەدا بەرچاوە جارێ گومان لەوەدا نییە کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا ئەم ڕژیمە لە سفرەی خەڵکی بڕیوە بۆ تیارکردنی حەماس لە فلستین و حیزبوڵڵا لە لوبنان و هەشتی شعبی لە عێراق و هیتر پێویست بە بەڵگە ناکات چون ئەوان بۆ خۆیان وا دەڵێن ئێستا قسە لە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی بە تایبەت عەرەبستان هاتوۆتە ئەراوە کۆماری ئیسلامی بەنیازە تێکی بدات و نیشانی بدات کە هێشتا هێز و توانای ئەوەی هەیە کە بتوانێت بەر بە هەر چەشنە ئاڵ و گۆڕێ بگرێت کە قازانج و مەسلحەتی ئەوی تێدا نەبێت گوشارخستنە سەر عێراق و هەرێمی کوردستان بۆ چەککردن و دوورخستنەوەی هێزە سیاسیەکانی کوردستان و لەڕاستیدا بۆ کۆتایی هێنان بە قەوارەی هەرێم بە هاوکاری دەوڵەتی عێراق و تەنانەت تورکیەش دیارە بە بەرژەوەندی جیاواز بەشێکە لەم هێزنواندنە کاکتەها هەروە دەنووسێ ئەم هێزنواندنە بەشێکی ڕوولا دەوڵەتان و زلهێزەکانی ناوچەکەن کە کۆماری ئیسلامی بە هێزی سەرەکی بزان و مەسلحەتی لەبەرچاو بکرێن بەڵام بەشی زۆری ئەم هێزنواندنە ڕوولا ناوخۆییە کێشەی گەورەی کۆماری ئیسلامی
دەرەوە نییە ناوخۆیە خەڵکێکە کە نان هەوێ و خوازیاری ڕوخانی هەن خەڵکێکە کە تەسلیم بوون و ملکەج بوون بەرامبەر بە ئەم دەسەڵاتیان وەلاناوە شۆڕشێکیان بەرپا کردووە ئەگەر چی سەرکوت کرا بەڵام شکستی پێ نەهاتووە و لە ناخی ئەم کۆمەڵگایە دەنگ و ویستی گۆڕینی بارودۆخەکە بەردەوامە تەنیا چاوخشانێکی خێرا بە کاردانەوەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەم ڕاستیەمان بۆ دەردەخات. کەوابوو بۆ دەربازبوون لەم دۆخە کۆماری ئیسلامیش پێویستی بە قەیرانسازی لە ڕێگای شەڕەوە هەیە. ئەم جۆرە حکوومەتانە تەنیا لەم ڕێگاوە دەتوانن خۆیان ڕابگرن. کاکتەها هەروەها دەڵێ ئێوە چاو لە تەمەنی کۆماری ئیسلامی بکەن. هیچ سات و کاتێک نەبووە و نییە کە ئەم ڕژیمە لە قەیراندا نەبووێ. تەنیا لەو ڕێگەوە دەتوانێت خۆی بپارێزێ. ئێستاش بە هەمان شێوە گوشارهێنان بۆ سەر هەرێمی کوردستان بەشێک لەم قەیرانسازیەیە چون بەڕاستی ئەوەی من گوێم لێ بووە و ئەوەی ئێوە ڕەچاوتان کردووە لە هەرێمی کوردستان زۆر منتەقی و ژیرانێ و هیچ پاساوێک نییە بۆ هیچ لایەنێک کە بیان و بگرێ بەڵام کۆماری ئیسلامی باشتر بێژم کۆماری قەیرانسازیە شتێک هەر دەدۆزێتەوە کە بتوانێت قەیرانی ڕابگرێ و مانەوەی دەسەڵاتی خۆی لێ هەڵەنجێنێ دیارە ئەم قەیرانسازیانە تەنیا لە ڕێگای زەخفێنان بۆ سەر خەڵکی ئێران نییە کە ئێستا گەیشتوتە ئەو پەڕی خۆی و هیتر بەڵام ئەم قەیرانسازیانە تا سەر نییە ڕۆژێک کۆتایی پێدێت ئەمە تەنیا ئارەزووی من نییە چاو لە ئێران بکەن چاو لە دۆخی ژیانی خەڵکن چاو لە ئەتراز و ناڕەزایەتیەکان بکەن چاو لە بوێری خەڵکن چاو لە ترس و دڵڕاوکەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بکەن هەموو ئەمانە ئەو واقعیتانن کە پێمان دەڵێن ڕۆژێک دێت و ئەو ڕۆژە دوور نییە بەسپاس لە کاکتەها هیوادارین بەردەوام بێ لەگەڵمان. ئەمریکی تر لە ڕووداوە گرنگەکانی هەفتەی ڕابردوو دانی خەڵاتی ئاشتی نوبێل بە نەرگسی محەممەدی بوو. هەر لەم بارەوە هاوڕێی بەرنامەمان مینا لە پەیامێکدا دەڵێ من مخالفی دانی خەڵاتی ئاشتی نوبێل بە نەرگسی محەممەدی نیم. بەڵام ئەوەڵەن زۆر ژنی تر وەکو مەریەمی ئەکبەری مۆنفەرێد، زەینەب جەلالیان، سپیدا قولیان، نەسرین ستوودە، گۆڕۆخ ئیلیایی، ڕێحانە ئەنساری نەژاد، جلوە جەواهری، زارا محەممەدی و دەیان کەسی دیکە هەن کە لەوانەیە زۆر شیاوتر بن بۆ ئەم خەڵاتە و دووهمین نەرگس محەممەدی ساڵانێکی زۆرە لە ڕەوتی ئیسلاحخوازانی ناو حکوومەت بووە لەوانەیە بە نیاز بن گیانێک وە بەریان خەن دەرحاڵ دەڵێم پیرۆزی بێ پێم باش بوو ڕاو بۆ چوونی ئێوە بزانم بەسپاس هاوڕێتان مینە فەرموو ئەمیر. بەڵێ سپاس بۆ خاتومینە لەم بارەوە ئێمە لە ڕاگەانەکانی کۆمەڵەدا ڕاو بۆ چوونی خۆمان باس کردووە و لێرە بە کورتی لەسەر داوای ئەو چەند مەسەلە بە کورتی باس دەکەین. ڕاستە نەرگس محەممەدی ماوەیە کە لەگەڵ ڕەوتی ئیسلاحخوازان بوو بەڵام ئێستا هەڵسوڕاوی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان و کۆتایی هێنان بە ئەشکەنجە و زیندانی تاکە کەسی وەک ئەشکەنجەی سپی و هەروەها پشگیریکردن لە بنەماڵی دادخوازانە. وێڕایژنانی ئازادی خوازی ئێران تەسلیمی حیجابی زۆرم لێ نەبووە. سەرڕای هەموو زەخت و گوشارەکان بڕیاری داوە نەچێتە دەرەوە و لە ئێران بمێنێتەوە. سزای 31 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە هەر ئێستاش لە زیندانی ئەڤین بەسەر دەبات. ڕاستە لەوانەیە زۆر ژنی هەڵسوڕا و تێکۆشەری ترکە مینا ناوی چەندانەیەکی ینی برد هەبن کە بەڕاستی شیاوی خەڵاتن کە پێیان بەخشن بەڵام لەبیری نەکەین کە ئەم ڕووداوە دەبێتە هۆی ئەوەی کە دیسان چاو بۆ بزوتنەوەی ژن ژیان ئازادی و خەباتی گەلی ئێران ڕابکێشرێت. دیسانەوە شەپۆلێکی نوێی هاوسۆزی بۆ بزوتنەوەی ژنان و ڕاپەڕینی خەڵک بۆ ڕووخانی حکوومەت ڕادەکێشرێت. هەروەها ئەم ڕووداوە جارێکی تر سەرنج بۆ زیندانەکان و بارودۆخی ترسناکی زیندانیانی سیاسی و ستەمی حکوومەت ڕادەکێشێت و تا ڕادەیەک سەرنجەکان لەسەر کۆمەلگای ئێران شەڕ دەبێتەوە. لەم ڕوانگەوە دەبێ ئەرێنی چاو لە بەخشینی ئەم خەڵاتە بۆ نەرگس محەممەدی بکەین کەوا چاومان لە بابەتەکە کرد ئیتر ئیسلاح خواز بوون یان نەبوونی نەرگس محەممەدی زۆر زەخ نابێتەوە بە تایبەت دۆخەکە گۆڕاوە و ئیسلاح خوازی باوی نەماوە. با ئەوەش بەم قسانە زیادکەین کە بەخشینی خەڵاتی نوبێل مەبەستی سیاسی لە پشتە تا ئێستاش هەروە بووە. بڕیاردەرانی خەڵات پێبەخشین هەموو جارێ بۆ زەقکردنەوەی بابەتێک لە بەخشینی خەڵاتی ئاشتی کەڵک وەردەگرن لەوانەیە بە هەڵسانگانی دۆخی ئێران چاویان لە ناوەی ئێرانە بۆ دۆزینەوەی پاڵپشت کە بتوانن دەڕووداوەکانی داهاتوودا پشتی پێبەستن و ڕێگری لە دەستانی تەواوەتی کۆنتترۆلی خۆیان بەسەر بارودۆخی وڵاتدا بکەن.
دەڵم لەوانەیە بیریان لە شتی واش کردێت بەڵام یەکشت لەبیر نەکەین ئەم خەڵاتە حاصلی چواردەیە خەباتی ژنانە کە بوێرانە لە دژی نظامی کۆماری ئیسلامی و ئاپارتایدی ڕەگەزی گەلێک فداکاری و قارەمانێتی کەموێنان لە خۆیان نیشانداوە. بێگومان لەوە گوماندا نییە کە بەخشینی خەڵاتی یاشتی بە نەرگز محەممەدی بە هەر مەبەست و هۆکارێکەوە بووبێت گزارشتە لە کاریگەری جیهانی دەیان ساڵەی خەباتی ژنان و کچان لە دژی ئاپارتایدی دینی ئاخیزی شۆڕشتیڕانەی ژن ژیان ئازادی و فیداکاری و گیانبازی لە پێناو ئازادی و بەرابەری دموکراسی لە ئێرەندا کە گیانی خۆیان بەخت کردووە. ئارمیتا گراوند کچێکی تازەلاوی تەمەن 16 ساڵ ئەو ماوەیە کە لەسەر یەکێک لە تەختەکانی نەخۆشخانە بەهۆی ئازار و ئەزیەتی مەئمورانی کۆنتترۆلی حجابەوە کەوتە سەرزەوی و لە حاڵەتی بێوەشیدا گەیاندرایە نەخۆشخانە. لەو ڕۆژەوە لە کۆمادایە. ئەمەش یەکێکی تر لە ڕووداوەکانی هەفتەی ڕابردوو بوو و زۆر سەرنجی بەلای خۆیدا ڕاکێشا چون لە ڕاستیدا هەمان سیاست و کردەوە بوو کە بوو بەهۆی گیان لە دەستانی ژینە ئەمینی جارێکی تر بۆ ئارمیتا بەڕێوە چوو. هەرچەند هیوادارین ئارمیتا سلامەتی خۆی بەدەست بێنێتەوە. لەم بارەوە کاک سالار نامەیەکی کووردا نووسیوێتی گواستنەوەی ئارمیتا تازەلاو بۆ نەخۆشخانەیەکی نظامی گەمارۆدانی ئەم نەخۆشخانەیە لەلایەن هێزە ئەمنیەتە لیباس شخصیەکان و ڕێگریکردن لە هەر چەشنە سەردان و ملاقاتکردنێکی دەستگیرکردنی کەسوکار و هاوڕێ و هاوکلاسەکانی دەست بە سەرداکردنی مۆبایلەکان بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی وێنە و ڤیددیۆی ساتەوەختی جنایەتەکە دەستگیرکردن و لێپرسینەوە لە مەریەم لوتفی هەواڵنێری ڕۆژنامەی شەرق و هیتر هەمووی ئەمانە نیشانەی هەوڵی حکوومەتن بۆ شاردنەوە و پەردەپۆشکردنی جنایەتێکی نوێیە جنایەتێکی کە پێشتر بەو هۆیەوە ژینا ئەمینی قوربانی بوو. کۆماری ئیسلامی دژایەتی لەگەڵ مافی ژن بووەتە ناسنامەیە و ئەمڕۆژ بۆ پاراستنی ئەم ناسنامەیە شەڕێکی پانوبەرینی لەگەڵ خەڵکی سەراسەری ئێران کە ئەم ناسنامەیان ژێر پێناوە دەست پێ کردووە و لە هیچ جنایەتێک دەست ناپارێزێت و ئەوەی وا بەسەر ژینادا هات و ئەمڕۆ دیسانەوە تیکراری کرایەوە. لە ڕاستیدا دژایەتی لەگەڵ حیجاب بووەتە سمبولی ئەم شەڕە. ڕژیم بە دانی مەئمورانی کۆنتترۆلکردنی حیجاب لە ناو مترۆکان و چاودێری لە زانکۆکان بە مەبەستی کۆنتترۆلکردنی جلوبەرگی کچانی لاو بە نیازە لە هەموو سەنگەرەکاندا ئەم شەڕە لە دژی ژنان و ملکەچکردنیان بەسی یاسایەکی کۆنەپەرستانە بباتە پێشەوە. بەڵام بەرخۆدانی ژنانی بوێر و ئازادی خواست لەم نەبەردەدا حاشا هەڵنەگرە. ڕۆژ نییە گزارش و تێکهەڵچوونی ژنان لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم بڵاو نەبێتەوە. لە ڕاستیدا کردەوەکانی ئەم ڕژیمە لە بەرامبەر خۆڕاگری بەربڵاوی ژنان و کچانی لاو لە سەرانسەری ئێران جگە لە هەوڵێکی داماوانە و سەر لە شێوانە هیچی تر نییە و ئەوەی کە ئەم ڕۆژانە و لەم بوارەدا ڕوەدات دەستکەوتێکی بێگەڕانەوەی شۆڕشی ژن ژیان ئازادیە. واقعیەت ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەباتی ژنان تووشی سەر لێ شێواوی و داماوی بووە. ئەگەر لە سەرەتای خێزی ژینادا کچانی لاو مەیدانداری خەباتێکی خوێنایی بوون ئێستا دایکان و دایەگەورە و ملیۆنان ژنی دژە حیجاب لە پاڵڕێزی کچەکانیاندا وەستاون. ئەگەر بەرپرسانی ڕژیمی ئیسلامی پێیان وابوو کە بە ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکان دەتوانن بەسەر ڕاپەڕینی ژناندا زاڵ بن ئێستا ئیتر لەگەڵ ملیۆنان ژنی لێهاتوو خاوەن ئەزمون کە لە چەندەی ڕابردوودا هەموو ڕێشۆن و سیاست و یاسا دژەژنەکانی ڕژیمیان لەگەڵ شکست بەرەو ڕووکردوێتەوە چی دەکات. ئەگەرچی کۆماری ئیسلامی ئەمڕۆ ئامرازی سەرکوتی بەدەستەوە گرتووە و زۆر بێ بەزەیانە کەوتۆتە گیانی خەڵک بەڵام لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا بزوتنەوەی کرێکاران بزوتنەوەی ژنان بزوتنەوەی خوێندکاران و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بە هەموو هەوراز و نشێویەکانیەوە بێ پسانەوە درێژیان بە خەباتی خۆیان داوە. لە تەواوی ئەو ماوەیەدا خەباتی ژنان لە پێناو ڕزگاربوونی هەمیشەیدا بەردەوام یەکێک بووە لە پایەکانی خەبات و خۆراگری لە بەرامبەر حکوومەتی ئیسلامی و یاساکانیدا. گوش کن ای شب ای سیاهی من همون خورشید فردام من مخالف حجابم دیگه روسری نمیخوام گوش کن ای شب ای سیاهی من همون خورشید فردام من مخالف حجابم دیگه روسری نمیخوام
فردام من مخالف حجابم دیگه روسری نمیخوام انتخاب نوع پوشش یه سلیقه است نه یه قانون این یه حق خیلی ساده است منو از چیزی نترسون اون بهشتی که مسیرش زوره و ترسه و اجبار یه توهم پلیده از یه اندیشه گوش کن ای شب ای سیاهی من همون خورشید فردا من مخالف حجابم دیگه روسری نمیخوام منو از چیزی نترسون من همینم که همینم تو دیگه تموم کارت دارم اون روزو منو از چیزی نترسون من همینم که همینم تو دیگه تموم کارت دارم اون روزو میبینم دارم اون روزو میبینم دارم اون روزو میبینم بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئەوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕابۆچوونەکانتان باس بکەن زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست ماڵاوە.